بەڵێ بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەمشۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شەقڵاوەی ڕەنگینەوە لەگەڵتانم بۆ باسی هەڵبژاردن. وەکو ئاگادارن ئێمە لە باسی هەڵبژاردن لەوەتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن دەستی پێ کردووە. شەوی شەوانە هەموو شەوێک لە کاتژمێر 9 شەو 4 کاندیدی 4 لایەنی سیاسی بانگەشتی بەرنامەکەکەین بۆ ئەوەی دید و تێڕوانین و دنیابینی و بەرنامە و بەڵێنەکانی خۆیان بخەنە ڕوو و نەک بیخەنە ڕوو بەڵکو قسە لەسەر میکانیزمی جێبەجێکردنیشی بکەن. ئێوە ئاگادارن کە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بەهۆی ناکۆکی نێوان پارتە سیاسیەکانەوە کورد نێوماڵێکی پەرتەوازە و یەکڕیزی بوونی نییە و یەکدەنگی و یەکهەڵوێستی سەبارەت بە پرسە چارە نووسازەکان، سەبارەت بە بەرژەوەندی هاوڵاتیان، سەبارەت بە هەبوونی پاکێجێکی ستراتیژی کاتێک ڕوو لە بەغدادەکەی بوونی نییە. هەر ئەمە وای کردووە وەکو خۆتان بینیتان حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق نەک وەکو سەرۆکوەزیران بەڵکو وەکو سەرۆک لیستێک بێتە هەرێمی کوردستان لە جیاتی ئەو هەموو پێشێلکاریانەی کە کردوویەتی لە بری ئەوەی کە قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بڕیوە موچە نانێرێک کەرکووکی داگیر کردووە پێشمەرگەی شەهید کردووە لێرە پێشوازی لێ دەکرێت. قسەکە ئەوەیە ئێمە بەچی وەڵامی ئەدەینەوە؟ ئایا بە یەکڕیزی و یەکدەنگی و یەکهەڵوێستی یان بە یەکتر شکاندن و یەکتر سڕینەوە و پەرتەوازەترکردنی نێوماڵی هەرێمی کوردستان؟ وەڵامدانەوەی ئەم پرسیارە چارەنووسی هەرێمی کوردستان وەکو قەوارەیەک دیاریەکە لە داهاتووی عێراق و مافەکانیشمان لە داهاتووی عێراقدا دیاری دەکات نەک ئەوەی دەوترێت گەر دەستور جێبەجێ بکرێت. چونکە قسە لەسەرەوە هەیە کە هیچ نیەتێک لە عێراقدا نییە بۆ جێبەجێکردنی دەستور. ئێمە ئەم شەوەمانەوێت لەگەڵ کاندیدی 4 لایەنی سیاسی قسە لەسەر دنیابینیان بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەمانەوێت بزانین ئەمان بچنە بەغدا چۆن جیاوازە بن لە پەرلەمانتارەکانی پێشوو. ئایا چه ئیزافەیەک بۆ ئەرکی پارلەمانتاری ئەکەن؟ ئایا ئەچنە بەغدا وەکو هاوڵاتیان لە چەند شەوانی ڕابردوو لە کاتێک ڕامان وەرگرتن بۆ ئەوە ئەچن کە دەوڵەمەند بن ئیمتیازات وەرگرن و داوای مافی کورد نەکەن، یاخود ئەچن بۆ ئەوەی شەڕ لەسەر مافە دەستوریەکان، لەسەر مافە خوراوەکان و زەوتکراوەکان و ستەمکاریەکانی بەغدا دژ بە هەرێمی کوردستان بکەن. من زیاتر ناڵێم. ئەم شەویش وەکو شەوانی دی 4 میوانی ئەزیز و بەڕێز لە شەقڵاوەی ڕەنگینەوە لەگەڵمانن. لە دەستە ڕاستەوە دەست پێ یەکەم مامۆستا پووشۆ ئەحمەد لاو کە سوورچی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر و شەقڵاوە. میوانی دووهەمم خاتوو کوردەی هاشم جیهاز کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر و شەقڵاوە. هەروەها مامۆستا ئازاد کەریم مەولود کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە هەولێر و شەقڵاوە. وەروەها مامۆستا گەوهەر یوحەنان عەودیش کاندیدی ئەنجومەنی گەلی کلدانی سریانی ئاشووری لە هەولێر و شەقڵاوە. هەر هەمووتان بەخێر بن سەرسەر و سەرچاوم. من هەر لە مامۆستا گەوهەرەوە دەست پێ یەکەم. مامۆستا گەوهەر، ئێوە ئەم شەو لێرە حەزوورتان هەیە لە شەوانی ڕابردوو بە شێوەیەک لە شێوەکان ئێمە بۆ نمونە پێکاتەکان حەزوری نەبوو لە بەرنامەکە. ئێستا ئەم شەو ئێمە زۆر خۆشحاڵین کە ئێوە حەزوورتان هەیە. ئەمانەوێت بزانین ئێوە وەکو کاندیدێکی لیستێکی دیاری کراو کە چاوەڕێن هاوڵاتیان دەنگدەرانی خۆتان متمانەتان پێ بکەن چۆن ئەڕوان نەدۆخی هەرێمی کوردستان و ئەبێ ئێمە چۆن بەرەو بەغدا هەنگاو بنین. پێشەکی زۆر سوپاسی قەناتی کوردستان 24 دەکەم لەگەڵ ستافەکانی کە ئەو فەرسەتەی بەمەی داوە خۆمان پێشکەشکەین و بەرنامەکەمان ڕوون بکەینەوە بۆ گەلی خۆمان کلدانی سریانی ئاشووری و بۆ خەڵکی کوردستان بە گشتی. ئێمە کە کاندیدین لە لیستی ئەنجومەنی گەلی کلدانی سریانی ئاشووری، طبعاً هەر لستێک لە لستەکانیان هەر حزبێک بەرنامەیەکی تایبەتی خۆی داناوە کردیتە ئەنجام کردیتە وەکو هەدەفێک هەتا بیگەینێتە بە ئەنجام. ئێمە وەکو گەلی کلدانی سریانی ئاشووری کە لە کوردستان دەژین، ئێمە طبعاً نابی خۆمان جیاوازکەینەوە لە گەلی کوردستان چونکە ئێمەش بەشێکین لەو گەڵە لە گەلی کوردستان. ئەگەر
با بڵێن زۆروفەکی ئستثنایی بەسەر ئەو گەڵا هات بەسەر گەلی کوردستان هات ئێمەش بەشێکین شەملیشمان دەکا ڕاستە ئێمە زۆڵمان زۆر بینی لە 2023 تا ئێستا فرامۆش کراون دەربەدەر کراوین ماڵ و ماڵی زۆر هاوڵاتیانی ئێمە با بڵێن زەوت کراوە وەڵڵای ئەوە لە 2023 لەبەرەوەی ئەمن نەما یاسا نەما گەلی ما ینی کە کلدان سریان یا شووری یان مەسیحی بەگشتی بە چاوێکی نزمیان سیر کردو لەبەر کوردستان یان لە عێراق بۆی ڕوون بێت ئەگەر مەجاڵم بدەیە دەرفەتم بدەیە با تۆزێک پێشەچیەکەی بدەمێ تا بتوانم بێمە سەر پرسیارەکەت کە ئەوانە لەبەر جیاوازی دینی زۆر تیاری متەشەدد هەیە زۆر فکری متەشەدد هەیە کەوا با بڵێن بە کافر نعتمان دەکاتن لەبەر ئەو جیاوازە دینیە ئێمە بووینە هەدەفێک بۆ ئەوانی لە با بڵێن ئەو متەشەددانە یان ئەوانی کەمامۆستا بۆی بۆ بینە ڕوون بێتەوە ئەمە لە هەرێمی کوردستان ئەم زوڵمەتان بەرامبەر کراوە یان لە عێراق نەخێر ئەوی کراوە با بڵێن لە محافەزاتی جنوبی بوو ئێمە کوردستان هەموو عالەم دەزانیتن خەڵکەکەشمان باش دەزانی دەرگای کرابوو بۆ ئەو هاوڵاتیان مەسیحیان و زۆر یارمەتیشیان وەرگرتیە ینی ئەوە بەڕوونی دەرێنەوە بە ئاشکرایی دەرێنەوە ئەگەر هەرێمی کوردستانیش ئەو با بڵێن ئەو خطوەی نەبووە ئەو ئیزراعەتی وەرنەگرت بووە احتیمالە ممکن بووە ژمارەمان زۆر کەمتر دەبوو کەوا لە ئێستا هەیە کەواتە ئێوە بەنیازن بچنە بەغداد چی بکەن ئێمە وەکو گوتم ئێمە هەر لیستێک و بەرنامەی خۆی هەیە ئێمە هەوڵ دەدەین ئەو بەرنامە بیگەینە جێ تەطبیقی بکەین بەس ئەو لە هەنگاو ینی لە ئەولەویاتی ئێمە بەرنامەکەیە طبعاً بەرنامەکەش کە بتوانین کە دەستورەکە فعال بکەین فعال بکەین و مافەکانی خۆمان لەناو دەستورە بچەسپێنین زۆر سپاس دەکەم کاتەکەت کۆتایی هات بێگومان دێمەوە لات کوردەخان من بێمەوە لای جەنابتان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانن وەکو هاوڵاتیەکی وەکو کادرێکی حزبی لە شەقڵاوە تانەوێت لەسەر شەقڵاوە و هەولێر بتمانی دەنگدەران بەدەست بێنن بە تێڕوانینی ئێوە گەورەترین هەڵا کە کورد کردبێتی لە ساڵانی ڕابردوو چییە و ئێوە چۆن بچنە بەغدا چارەسەریەکەن بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانیش من کاندیدی لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستانم لە پارێزگای هەولێر باشە نەک لە شەقڵاوە باشە وتم وەکو کادرێکی یەکێتی لە شەقڵاوە لەسەر هەولێر سپاسی دەکەم بژی بەڵێ ئەوەی کە هەیە طبعاً گەورەترین مەترسی لەسەر کورد کە هەبووە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئەو نەبوونی خیتابی موحەدەیە یان نەبوونی خیتابێکی هاوبەش لە نێوان هێزە سیاسیەکان و ئەو هەموو شەڕی کە لە نێوان لیستەکاندا هەیە چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدادیش کە دەچن کە بە یەکگرتووی ئیش ناکەن و خیتابێکی موحەدیانی ئەوە بەڕاستی گەورەترین مەترسیە لەسەر ئایندە و لەسەر ڕابردوو مەترسی بۆ لە ئایندەشدا هەر ئەوە مەترسی دەبێت و هیواداری وانە بێت لە داهاتوودا باشە کەواتە ئێوە بەنیازن ئەمە چۆن چارەسەر بکەن چۆن کار ئەکەن هەمووەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمووەکو شخصی خۆشت بۆی ئەم نێوماڵە زیاتر پەرتەوازە نەبێت شتێکی حاشا هەڵ نەگرەکەم بەڕاستی ناوماڵی کورد پەرتەوازەیە و هەر لیستێک لە ئاوازێک دەخوێنێت هەر لیستێک هەوڵ دەدات بۆ کۆکردنەوەی زۆرترین دەنگ ئەیترن نازانرێت کە ئەوە هەدەفی چییە لە چوون بۆ پەرلەمانی عێراق بەڵام چوون بۆ پەرلەمانی عێراق وەکو با بڵێن هاوڵاتیان دەیڵێن من باوەڕ ناکەم بۆ خۆ دەوڵەمەندکردنی کاندیدەکان بێتیان بۆ حزبەکان ئەزمونیان لەگەڵ ئەوە نییە کە کاندید چۆتە لە خۆی گۆڕاوە مۆبایلی گۆڕی و ئۆتۆمبیلی درع و جام ئەو شتانە دەستیشان پێی نەگەشتووە ڕۆژانە ڕوبەڕوو دەبمەوە لەگەڵ ئەو هاوڵاتیانەی کە دەڵێن تۆش وەکو ئەوانی دیکە مۆبایلەکەت دادەخەیت و تۆش وەکو ئەوانی دیکە بەس بۆ امتیازات دەچیت ئەویان بابەتێکە بەڵام ئەو بابەتێککە ئێمە دەمانەوێت قسەی لەسەر بکەین پەرتەوازەی ناوماڵی کووردە ناوماڵی کورد پێویستی بەوەیە کە یەگرتوو بێت خطابەکەی موحەد بێت ئێمە وەکو لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ دەدەین لە کاندیدەکانمان لە هەموو شارەکان بەهێزترین تیم دروست بکەین بۆ ئەوەی واروها زۆرترین دەنگیش بەدەست بهێنین بۆ ئەوەی ئێمە بتوانین خطابێکی یەگرتومان هەبێت لەگەڵ هەموو براکانی تر لەگەڵ هەموو ئەوانەی کە لە لیستە جیاوازەکان لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانین ئەو شتانێک کە لە هەرێمی کوردستانیان ئەو سەروەری
زۆریانی کە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا بەهۆی چەند هەڵەیەکەوە لەدەستچوون ئێمە وەدەستی بهێنینەوە. باشە ئەگەر وانەکەین چی ڕوودەدا؟ ئەگەر وانەکەین وەکو ئێستا دەبین کە هەین لە هەموو ڕوەکانەوە ئێمە مافمە پێشل کراوە لەلایەن حکوومەتی بەغدادەوە هەم بڵێن لە موچە لە بودجە لە سەروەری پێشمەرگە کە ڕۆژێک بە میلیشیا ناویان دەبن و ڕۆژێک نایانخەنەوە سەر با بڵێن لەگەڵ سیستەمی ئەسکەری سوپای عێراقدا یەکیان ناخەنەوە هەروەها لە هەموو ئەو ئیمتیازاتانی کە بۆ هەرێمی کوردستان دەشێت دابین بکرێت بە پێی دەستور ئەوانە هەمووی پێشل کراوە ئەوە یەکێکە لە گەورەترین مەترسیەکان کە ڕوبەڕوومان بۆتەوە و ڕوبەڕوومان دەبێتەوە. باشە کورد جناب دامەژت بەوە داوتت ئەگەر پەرتەوازە بین بەم شێوەی ئێستا بەردەوام بین زیانی زیاترمان بەرەکەوێ هیچ ئەگەر یەک هەیە ینی ئەگەر ئەبێت پشت بەستوو بێ بە معتەیات و پێدراو لە بەردەستا کە ئێمە لە عێراقی داهاتوو بتوانین مافەکانی خۆمان وەربگرینەوە یان بچووکترەبینەوە. پێم وایە ئەوە لەسەر با بڵێن نسبەتی ئەو کورسیانەی کە هەرێمی کوردستان وەدەستی دەهێنێت لە بەغداد ئێمە پێت وایە ئەگەر 80 کورسیش بەدەستبێنین هیچ ئەگۆڕێ؟ ئەوەی کە لە پەرلەمانی عێراقدا هەیە پەیوەندی بە کورسیەوە نییە ئێمە من باسی خۆمان دەکەم لەبەرەوەی ئەو مافانێک کە ئێمە پێویستە بۆمان دابین بکرێت لە بەغداد لەسەر نسبەی کورسی ئەگەر بە نسبەی کورسی بێت ئێمە دەبین بە ئەقلیە بەڵام ئێمە نەتەوەی دووەمین لە عێراقدا ئەوە پەیوەندی ناکات بە با بڵێن نسبەی کورسیەوە. سپاس دەکەم خاتون بێگومان دێمەوە لای جەنابتان. مامۆستا ئازاد ئێوە کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەرین بۆ یەکەم جارە بەنیازن بچنە پەرلەمانی عێراق و یەکەم ئەزمموی پەرلەمانتاریتانە قسە لەسەر ئەوە هەیە کە پارتە سیاسەکانی دیکە کە چەندین خولە بڵین لەناو پەرلەمانی عێراقن هێشتا فێڵیان لێ ئەکرێ هێشتا حەقیان ئەخورێ هێشتا بەکارەهێنرێن هەندێکیان ئێوە چۆن ئەتوانن ڕێگری لەمانە بکەن و یەکسەر بچنە ناو کایی سیاسیەوە و وەکو خۆشتان و جەنابی کاک دکتۆر بەرهەمیش ئاماژەی پێداوە یەکسەر کاریگەری دابنێن ئێوە وا ئەڵێن ئەمە چۆن نەکرێن؟ بەڵێ سپاس بۆ بەڕێست و بۆ تیمی کەناڵی 24 کوردستان سڵاو لە شەقلاوە لە دۆڵی خۆشناوەتی بۆ هەموو هەر چوار پارچەی کوردستان ئێمە وەکو کاندیدانی لیستی هاوپەیمانی ژمارە 153 کە من یاساناس ئازاد کەریم مەولودم کاندیدی ژمارە ژمارەکەت نەڵی تکایە سپاس ژماری لیستەکەت بڵێ تەبیعی دەبووە زووتر پێم بڵێ کێشە نییە ئێمە پێمان وایە بە حەقەت کورد نەیتوانیوە لە ئاستی پێویست نوێنەرایەتی خۆی بکە لە بەغدا ئەو نوێنەرانەی کەوا هەڵبژێردراون نەیانتوانیوە وەکو پێویست داکۆچی لە مافەکانی کورد بکەن لە بەغدا تێیاندا هەیە بە پەنجەی دەست دەژمێردرێ بە سەراحەت پێم خۆشە ینی ڕاستگۆ بم لەگەڵ بەڕێستان ئەویش دەرەنجامی ئەوەی کەوا بەرژەوەندی حزبی بەرژەوەندی کەسی بەرژەوەندی بنەماڵەی وای کردووەکەوە هەندێک معادلات هەیە نەتواندرێت داکۆشی لەسەر بکرێ ئەگزیکی 65 پەرلەمانتارمان لە بەغا بۆ لە ئاخیر خولە پێت وایە کاریگەری خۆیان داناوە بە دڵنیاییەوە پێم وایە ئەگەر ئەم جارە کاندیدەکانی ئەم جارە ئەگەر بە تەکنۆقراتیەوە بستنە پێش بەلێ هاتووی وەکو تیمێکی یەکگر یەکویست خاکپەرست دەتوانن سەرکەوتن بەدەستبینن پێم وایە تا ئێستا سەرکەوتوو نەبوون وەکو پێویست نەبووە ناتوان بە ئینساف نیمە بۆ باشە عیلەت و دەرد و کەم تەرخەمیەکان چین کە سەرکەوتوو تەرخەمیەکان لێت نەشارمەوە کەم تەرخەمیەکان زۆر جار دەبینی بەرپرسێکی کورد لە بەغدا لا دەدرێت لە پۆستەکەی لەسەر گەندەڵی کێشە دروست دەبی لە نێوان کاندیدا لە نێوان نوێنەرەکاندا خودی بەرژەوەندی هەیە دەتوانم بڵێم دابەشکردنی زۆنی سەوز و سەوز تەسیری هەبووە لەسەر ئەوەی ئەدای زرد لەسەر ئەدای پەرلەمانتار لەسەر کاری پەرلەمانتار بۆیە پێم وایە ئەگە پەرلەمانتار بە ئیرادەیەکی کەم تەرخەم بوون لەوەی کە چۆن وەزیری کورد دەبرێتە پەرلەمانی عێراق بۆ لێپرسینەوە متمانی لێوەرەگیرێتەوە کەم تەرخەم بوون لەوەی کە وەزیرە گەندەڵەکانی دیکەی سوننە و شیعەیان نەبردووەتە پەرلەمانی عێراق من ئەگەر دەرچم لە پەرلەمانی عێراق هەر بەرپرسێک گەندەڵ بی دیفاعی لێ ناکەم جا کورد بی عەرەبی سوننەبی شیعەبی موسڵمان بی مەسیحی بی هەر کەسێک بی بەڕاستی پشتگیری لێ ناکەم. ئەمە کێشەی کوردە لە بەغا؟ کێشەی کورد لەوەی نییە کێشەی کورد دەتوانم بڵێم ئەوە بەشێکە لەوەی کەوا دەبێتە هۆی پەرتەوازەی ئەگەنا کێشەی کەمان زۆرە دەتوانین بڵین
یەک هەڵوێز نەبوونە لەسەر قەزیەکان، لەسەر قەزیەی مادەی 140 لەسەر قەزیەی کەرکووک لەسەر قەزیەی پێشمەرگە دەتوانم بڵێم یەک هەڵوێز نەبوونە. ئەگەر وەکو سوننە و شیعە لە خاڵەکانی کەوا دەربارەی کووردا یەکگر بن دەتوانن سەرکەوتوو بن. چۆن کاریگەری دانێن؟ ئێمە دەتوانین کاریگەری بەوەی دابنین ئێمە وەکو کۆمەڵەکاندی دێکاتوین کە باگراوندی دەتوانم زۆر بەمان بڵێم باگراوندی حزبیمان نەبووە لە خەمخۆری خۆمان لە پەروەشیمان زۆر بەمان وەکو کاندیدانی هەولێر زۆر بەمان وەکو خۆم ئینتیمای هیچ حزبێکم نەبووە کە تەمەنم 38 ساڵە، بەڵام پێم وایە ئێستا کورد لە دۆخێکی زۆر سەختدایە لە بەغدا لە بەهێز عفوم کە لە منطقی قووە بووین ئێستا بووینە پاشکۆ لە هێزی یەکەم بووین دەتوانم بڵێم سێ حکوومەت تەشکیل کرا لە بەغدا بۆ کاتت کۆتایاتەوە بۆ وەکارم پێ بڵێ بە یەک خاڵ. وڵا هۆکارەکان وازەحە ئین جەناب گرنگترینیان ئەوەیە بەرژەوەندی حزبی و شخصی ڕەچاو دەکرێت. مامۆستا پوشۆ ئێوە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانن لە هەولێر. وەکو مامۆستا ئاماژەی پێداوتی بەرژەوەندی شخصی و حزبی هۆکار بووە بۆەوەی ئێمە بە شێوەیەک لە شێوەکان لە بەغدا پەرتەوازە بین و ئاماژەی بەوەدا بە شێوەیەک لە شێوەکان کە لە قسەکانی ئەگەر ئیستنتاجێک بکەم وتی ئێمە باگراوندی حزبیمان نییە زۆر بەمان کەواتە حزب ئیلەتە لە بەغا بۆ کورد. ئێوە لەو بارەیەوە چێڵن؟ سەرەتا سپاس بۆ جەنابەت کاک یادگار و بەستافی کەی 24 بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە کەوا خۆمان بناسێنین بە بینەرانی خۆشەویست و بەرنامە و کاری لیستەکانمان پەخش بکەین. وەڵام بۆ کاک ئازاد من نازانم ینی ئەوەی لە بەغدا ئەگوزارێ ئەو با ئەمە غەدر لە ئەو خوڵانەی پێشتریش نەکەین بە ئەوەندە غەدریان لێ نەکەین یان دەسەڵاتیان و ئیمکانیاتیان لەوانەیە هەر ئەوەندە بوو بێت. بەڵام ئەوەی باسی دەکات لە ڕووی گەندەڵیەوە گەندەڵی هیچ پەیوەندیەکی بە خودی بەغداوە نییە. گەندەڵی ئەگەر باسی گەندەڵی بکەین گەندەڵی هەرە گەورە لە بەغداوەیە. ئێمە کێشەمان کێشەی نەتەوەییە. پێی راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی لە مانگی 2 ئەم ساڵ بڵاو کراوەتەوە تایبەت بە 2017 ینی لە ڕیزی 1 تا 5 گەندەڵترین وڵاتی شەرق الئەوسەد دانراوە. بالضبط تەواوە کاکێرە. ئێمە کێشەمان کێشەی نەتەوەییە لەگەر بەغدا. کێشەمان لەسەر گەندەڵی نییە لەسەر ئەم شتانە نییە کە برادران دەیانەوێت کە برادران دەیانەوێت کێشەکانی کوردی لە بەغدا بچوو کردەوە کە بەڕێی تۆ کاکە یادگار بچووکردنەوەی کێشەکانی کورد خۆمان ومان لێ کرد. بەرتەوازەی یەک ڕیزووی ناوماڵی کورد وای لێ کرد ئێمە بچووک کێشەکانمان لەوێ بچوو بکەینەوە. ئێمە لەلایەکەوە داوای مافی نەتەوەکەمانە کرد لەلایەکی ترەوە خەڵکانێک دەچوون باسی موچە بڕینیان دەکردەوەی لە بەرژەوەندی خودی حزبێک بدەن یاخود شخصێک بدەن. ئێمە خۆمان لەناو خۆمان پەرتەوازەی خۆمان لەناو خۆمان وای کردکەوە بچووک بینەوە لە بەغدا. کاندیدی حزبێکی بەنیازی دەنگدەرەکانت لەبەر ڕاشکاویت لەبەرەوەی حەق ئەڵەی دەنگت پێ بدەن بۆ بەڕوونی قسە ناکەی. ئەنی قسەکانت ئەڵەی لوغز و مەتەڵن لی تێ ناگەم ڕوونتر قسە بکە. من بە متمانە بەخۆبوون و بە حیزبەکەم و بە ڕەوایەتی دۆزەکەی کە بە هەموو هێز و توانایەوە بەرگری لە مافەکانی گەلی کوردستان دەکات. بۆیە پێم وایە هەموو خەڵکی کوردستان دەنگ بە لیستەکەم و بە پارتەکەم و بە خۆم دەدا. باش ئەوەی ڕابردوو ئەگەر ئاورێک لە ڕابردوو بدەینەوە لە ڕووداوانەی چەند ساڵی ڕابردوو شاهدە بۆ ئەوەی ئەتەوێ بڵێ ئێمە وەکو پارتی کەم تەرخەم نەبووین لە بەدەستێنانی مافەکانی کورد کێکەم تەرخەم بوو ئەمەیە منەمەوێ بۆم ڕوونکەیتەوە. من نامەوێت لێرە مەوزوعەکەمان بکەینە شخصی و ململانەی سیاسی بەڵام تەرخەمی کوردەکەینەوە وەکو هەموو پارتە سیاسەکان ئەڵێن ئەمانەوێت بە تیمێکی بەهێزەوە بچینە بەغدا کەواتە ئەگەر تیمێکی بەهێز بێ ئەبێت کەم و کوڕیەکان دیاری بکات و چارەسەری بکات. چۆن کاکە یادگار کەم و کوڕیەکان هەمووی دیارە و ڕوون و ئاشکرایە ئەگەر خۆمان یعنی خۆمانی لێ نەتزینەوە بە سەراحەت زۆر بەڕوون و ئاشکرایی دیارە. پارتی دیموکراتی کوردستان خاڵی بەهێزی کووردە. پارتی دیموکراتی کوردستان
داکۆچیکەری سەرسەختی مافەکانی گەلی کێ کوردە هۆکارە کە لە بەغدا ئێمە پەراوێز خراوین پەرتەوازەی ناوخۆی ڕیزەکانمان هەر بۆ نمونە بۆ جەنابت و بۆ برادەرانیش ئێمە دوای ڕیفراندۆم کە ڕیفراندۆم من خۆم بە پرشنگدارترین ڕۆژ لە مێژووی ملەتی کوردیدا ئانێم دوای 100 ساڵ لە دوای ئیتفاقیەی سایکس پیکۆ و دابەشکردنی کوردستان دەرفەتێکمان هاتە پێش بۆ ئەوەی ملت ڕای خۆی دەربڕی ملت بڕیار لە چارەنووسی خۆی بدات هیچ گوناحێکمان نەکرد بوو دواتر دێمە وەلات بۆچی ئێمە ئەم دەرفەتەمان لە دەستدا ئێمە بە یارمەتی ئێوە هاوڕێیانم لە ستافی باسی هەڵبژاردن راپۆرتێک ڤۆکسپۆپێکیان ئامادە کردووە لە ناو هاوڵاتیان بۆی دەنگی هاوڵاتیانیش بێنینە ناو ستۆدیۆی بەرنامەکە با بزانین هاوڵاتیان لەسەر پەرتەوازەی و لەسەر ڕۆشتنی ئێوە و لەسەر دۆخی کورد لە بەغدا چێڵێن هاوڕێیان ئێمە ئامادەین ئەگەر ئێوە ئامادە بن. هەمووشیان یەک بگرن لەبەرەوەی نیسبەتی کورد کورسیەکانی ئەگەر بگاتە 60 بەرەو ژوور لە هەتا 328 جیاوازێکی زۆری ئەوان بە زۆرینە ئەتوانن هەموو پرۆژەیە بەرنەسەر ئەم گۆزندا شووی ناکەین و یەتبەری ویژی ناکەین و هەمی وەختاژی ئەم گۆزنە بەس خوب بکەین لازمە ئەم کورد ببۆینە ئەیک وەختێ ئەم ئەیک بین هەر هەمی مافێت مەدێت دان و ئەو شبح خێرال گەل کورداناکەن مافەمەیە و دێدەن و کورد هەمی وەختە خوددان هێز و قووەتن تا ئێستا هیچیان نەکردیە ئەگەر شتێکیان بکرد بایە بیانتانی بە شتێک بکەن و وەزنێکیان هەبایە لەوێ بە ڕاشکاوانەوە برین وەزنێکیان هەبایە لەوێ 16 ئۆکتۆبەر ڕووی نەدەدا ئێستاش ئەوانەی کە دەبنە شوێنگەرەوەی ئەو خولی پێشوو ئەو کاندیدانە ئەوانش بەس لە بۆ مەسلحەتی خۆیان و لە بۆ ڕادبەکە خۆیان و لە بۆ ئیمتیازاتی خۆیان دەچن هیچ زەڕێک لە وەزعی کوردستان ناگۆڕن وڵی چوون بۆ بەغا شتێکی زۆر باشە بە یەکگرتووی وەرە لەو پێشیش هەر باش بوون هەر یەکگرتوو بوون وەرە و لێرە گەر تۆزێ منافەسەیشان هەبوو بێ شیشان هەبوو بێ بەس لەوێ ئیشان کردەوە بۆ خەڵک ئیشان کردووە ئێمە دەستخۆشیان لێکین مەڵام هیوادارین باشتر ئیشکەن بس حتونك هندي مادتي هم حكومات العراق بالي نكاجي وسرقت عبادي وبالي بعبادي مالكيجي هندي وعداينا كردستانيان هرما كردستانيان سركرداتيا كردي ايك جينات جيبه جي كده اگر يما يك گرتوبين كواتا يك يزمانه بي يك دنگمانه بيسيل لبرلمان بيسيل داواکارەکانی خۆمان بێتوانی سەربەرز بژێن و داوای حەقی خۆمان بکەین ئەم هەڵبژارنە بۆ کرد زۆر گرنگە کە لێرەوە هەموو هەرچەندە ناکۆکان زۆر بەڵام لە بەغدا هەتا یەک گرتوبین باشە بەڵام بارودۆخی سیاسی عراق بە شێوەیەکی لێ هاتۆ بووتە تایفی مەسەوی ئەگەر کوردیش وەکو بەغدای لێ بێ باوەڕ ناکەم هیچی بۆ بەدەست بە هیچی پێ بکرێت بۆیە دەبێ هەموو هەوڵ و جوودی خۆیان بەکاربێنن ئیشاڵڵا بۆ ئەوەی لەم وەکو خوڕەکانی ڕابردوونێ بێ بە یەکگرتووی بمێننەوە بەڵێ ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە باسی هەڵبژاردن ئەوەی بینیتان ڕای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو سەبارەت بە کاندیدەکان و پارتە سیاسیەکان و چوونەوەمان بۆ بەغدان دێکیان ئاماژەیان بەوەدا کە چەند کورسیشمان زۆر بێت سوودی نییە ئەگەر هەمووشیان یەک بگرن یەکێکی تر ئاماژەی بەوە کرد کە ئەگەر یەک بین مافەکانمان دەدرێت یەکێکی کەیان ئاماژەی بەوە کرد ئەگەر یەک بووینایە 16 ئۆکتۆبەر ڕووی نەدەدا و ئاماژەی بەوەش دارە و کەسەوتی ئەو هاوڵاتیە بەڕێزەوتی ئەمانەی ئەچن بۆ مافی کورد ناچن بەڵکو بە ئەو وای وتی بۆ مەسلحەت و ڕاتب و ئیمتیازاتە چن و یەکێکیان ئاماژەی بەوەدا ئەگەر بچینەوە بەغا بەیەکگرتووی شتێکی زۆر زۆر باشە ینی هەموو شەوێک باسی یەکدەنگی و یەک هەڵوێستی کووردە لە چوونەوە بۆ بەغدا مامۆستا پوش و ئەخیر کە ساتمەوە لای تۆ با لە تۆ دەست پێ بکەم لە یەک خولەک و سی چرکەیە ڕای خۆت لەسەر قسەی و هاوڵاتیانە بڵێ و پێشم بڵێ چی ڕێگرە لەوەی ئێمە یەکگرتوو بین ئەگەر لە ناو خۆش نەبێت لەودی و حەمرینەوە بەرامبەر بە بەغدا
فەرموو. بەڵێ قوربان وەڵا ئەوەی هاوڵاتیان وتیان لەسەر ئەوەی کە نوێنەرەکان ئەچن بۆ ئەوەی پارە و پول پەیداکەن و ببنە ساحبی ئیمتیازات و ئەو شتانە من پێم وایە ئەوە قسەیەکی بازارە قسەی بازارە یعنی خەڵکانێک هەن هەموو ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ دۆزی میلەتی کورد و بوونەوە بە ئەمەدام پەرلەمان بەڵام گوناحی چییە ئەگەر ئیمتیازەکەی چەندێک بێ یان نیە ئەگەر ئیمتیازەکەی چەند بێت چونکە بۆ هەموو پەرلەمانتارێکی عێراقەوە دیاریکراوە بەڵام گوناحی هەیە ئەگەر ڕقمی مۆبایل بگۆڕێت و لا لە دەنگدەرەکانی نەکاتەوە و جاران لەگەڵیان دانیشت بێت چایان لەگەڵا بخواتەوە لە ناو بازار پیاسەیان لەگەڵ بکات و ئێستش لە جامی ڕەشە کەس نەیبینێت و بە سێ عەریزەش دەستت پێی نەگا هاوڕای لەگەڵ منە هاوڕام کاکە یادگار بە هەر حاڵ بەڵام من لە یەک خاڵە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم کێشەی ما کێشەی نەتەوەییە ئێمە 60 کەسین 70 کەسین ئەگەر 80 کەسیش بین ئێمە ئەگەر لە لایەنە سیاسەکانی کورد هەمویان تێکڕایەک ڕیز نەبن و تەبانە بن و برانە بن ناتوانین هیچ شتێک بکەین ئەگەر 100 ئەندام پەرلەمانیشمان هەبێ لە بەغدا 100یشمان هەبێ هەرگیز و هەرگیز هەر کەمینەی بۆیە یەک ڕیزیمان لەوێ هێز و قووەتمانە پەرتەوازەمان لاوازیمانە ئەگەر لە سەروی 100 کورسیشمان هەبێ زۆر سپاس دەکەم کاگازات بێمەوە لای جەنابەت ڕایتۆ لەسەر قسەی هاوڵاتیەکان و ئەو متمانەیەی کە لە نێوان هاوڵاتی و بڵێن کاندیدەکان درزی تێکەوتووە هەندێک جار هەر متمانەکە نەماوە چۆن بنیاتەنرێتەوە وەڵا پێم خۆشە ئەوت لە بۆ ڕاستکەمەوەکەوە لە نەتیجەدا کاکپوشە و هاوڵاتیان پشڕاستی قسەی منیان کردەوە و هاوڵاتیانیش کە ناحەقیان ناگرم چی بۆ من ڕاست بکەیتەوە ئەوەی ڕاستیان عەفوو یعنی ئەوەی کاکپوشە و کە باسی کردەوە بۆ ڕاستکەم یعنی مەبەستم فەهمەکەی بوو پشڕاستی ویان کردەوەکەوە بالفعل ئێمە خەونێکی گەورەمان هەیە بچوو کرایتەوە پێم وایە هەر کەسێک خەونی بە دەوڵەتبوونی کوردی نەبینی کوردی ڕەسەن نییە هەموو تاکێکی ما خەون بەبوونی دەوڵەتی کوردی دەبینی بەڵام لەسەر ئەساسی فعلی نەک لەسەر ئەساسی مزایەتەکردن نەک لەسەر ئەساسی نان و پیاز پێ خواردن عەفوم یەکشت لای دەوڵەت یارمەتیم بە ئەمە هاوکاریە بۆ پرسیارەکەی جەنابەت بڵێ یعنی من وەکو ڕاگەیاندنکارێک سرم لێشێوە بڵێ بۆ من لە زۆربەی بەرنامەکانم لەو 11 بەرنامەی بەم شۆوە کە کراوە لە 8 یان 9 کاندیدانی بەڕێزی یاوپەیمانی حزوریان هەبووە هەستەکەم ئاگایان لە یەکتر نییە بۆ نمونە لە سلێمانی یەکێک لە کاندیدەکانی یاوپەیمانی ئەڵێت پێویستە تەعەن لە ڕیفراندۆم بدەین لە شەرعیەتیشی لە هەولێر یەکێکیان ئەڵێت ئەمە کارێکی خراپ بوو لە سلێمانی دیسان کەسێکی ڕئیتر جەنابەت ئەڵێ ڕێیەکی جیاوازتەیە بەڵام کاتێک قسەکانی جەنابی کاک دکتۆر بەرهەمە بینین ئەڵێ 100 جاری تریش ڕیفراندۆم بکرێتەوە من بە بەڵێ دەنگی بۆ دەم یعنی ئەمەوێت تێ بگەم ئێوە ستراتیژتان لەو بارەیەوە بەڕوونی سەیری ئەکاونتی من کە بە بەڵێ دەنگم بۆ ڕیفراندۆم داوە 10 جاریت کەژوە دەڵێم بەڕێز کاک دکتۆر بەرهەم کە بەخۆشی دووپاتی کردوێتەوە ئەگەر ڕیفراندۆم دیسان دووبارە کرێتەوە بە بەڵێ دەنگ دەدەین بەڵام ئێمە سەرنجمان لەسەر کاتەکەی بوو بەڵام لەما بینی دوو زەرر کەواتە ئەمە ڕای هاوپەیمانیە لەو بارەیەوە بڵێ دەکرێت ئەگەر کاندیدە بەڕێزەکان هەریەکێ سەرنج و تێبینیەکیان هەبی هەریەکێ بۆچوونەکیان هەبی ئێمە لێت نابێت سەرنج و تێبینیەکانیان لە چوارچێوەی بەرنامەکەتان بێت بمبەخشە لە چوارچێوەی بەرنامەکەمانە بەڵام ئێمە لێت نەشارینەوە هەڵقوڵاوی ناخی خەڵچین هەڵقوڵاوی بێزاری خەڵچین ئێمە هەموو لە بێزاری هاتینە هاوپەیمانێتێکمان دروست کردەوە بۆ ئەوەی لە دەست دراوە بەدەستی بێنینەوە بۆ ئەوەی هەتا ئێستا نەپێکراوە بەڵام حەز دەکەم دەربارەی هاوڵاتیان یەکشت پێ بڵێم هاوڵاتیان ناحەقیان ناگرم ئەوەی دەڵێکەوە لە بەرپرسەکان یاخود لە پەرلەمانتارەکان دەیبینن ڕاستیەکەی وەیە هەر ئەوەیان دیتە هەر ئەوەیان دیتە زۆر طبیعیە ئێمە هاتینە ئێرە 4 کاندیدین ئەگەر هەمومان وەکو یەک بیرکەینەوە کەواتە لە یەک پارت دەبین زۆر ئاساییە بە 4 زۆر بیرەوە قسەی بازارە ئەمن پێم وایە قسەی بازار نییە قسەی هاوڵاتیە باشیشی پێکایە لەبەرەوەی ئەو کەسێک کە دەستە بەر زۆربیان ڕقمیان گۆڕیە زۆربیان ئەوەل شت کە ئەوەل عەفومکە کاتەکەت کۆتاییە دەخواتە بێت پەیامەکەم نەگەیشت ئەوەل شت کە دەستی پێکردیە ماڵی خۆی لە گەڕەکی فەقیران گواستۆتەوە بردیتە شاری خەونەکان
لەو بارەیەوە تۆ ئەوە قسەی هاوڵاتی زۆر جوانی پێکاوە. بەڵێ بەڵێ قسەی هاوڵاتی زۆر جوانی پێکاوە، بەڵام 5 ساڵ پێش ئێستا بینە پێش چاوی خۆت ئەمە قسەی هاوڵاتی بوو. من ئەو پرسیارەوەیانتوە کاکە یادگار کورد پیلانێکی یەکجار گەورەی لەسەرا، بەگشتی کورد پیلانێکی یەکجار گەورەی لەسەرە، بەڵام برادران نازانم یعنی هەر باسی گەندەڵی و موچە و نازانم ئەوە بەڵێ من لەگەر موچەم، بەڵێ من لەگەر قوتی خەڵکم، بەڵام ئەی 5 ساڵ پێش ئێستا قوتی خەڵک هیچ بە هیچ عیبی نەبوو، ژیانی خەڵک هیچ عیبی نەبوو. ئەگەر ئەتوو لە ئەستای قسەی من ملاحەزەی کاکپوشۆی وەردەگری پێم خۆشە ملاحەزەی منی ژوەر بگری لەسەر قسەکانی. قسەکەت زۆر جوانە، بەس من تەواو نەکرد کاکیان ئێوە شکرێ مداخلەتانە بێ یعنی بەس لە تەواوی دنیا منازەرە بۆ واکرێتەوە بڵێ من هاوڵام هاوڕانی وایە ئەوانیە دەمەوێت زۆر بە کورتی پەیامەکەم بگەێنم بۆ ئەوەی نەکرێتە ئەوەی ئینتیخابات و دەنگ کۆکردنەوە زۆر بە کورتی پێیان زۆر بە کورتی ئەوەیە تەوێ بیڵێ بەڵێ کاتێک کە وەزعی ئابووریمان زۆر باش بوو هیچ مشکلەیەکمان نەبوو، خەڵکی زۆر ئاسایی بوو، بەڵام دوایی کە پیلان و پیلانجێڕی ئیقلیمی و نێودەوڵەتی و ناوخۆیشی لەگەر بێ ئیدی ئەو کارە ساتانەی بەسەرهات بوو، جەمان نەما موچەمان نەما هەموو شتمان نەما. تۆ وتت ئێمە قووەتمان و کاریگەریمان پەیوەست نییە بە ژمارەی کورسیەکانمانەوە. هاوڵاتیەک هاوڕان نەبوو لەگەڵ تا ئەڵێ هەمووشیان یەک بگرن، نەک هەر کورسیەکان زۆر بێت، هەمووشیان یەک بگرن هیچ بە هیچ ناکرێت لە بەخە. لەبەرەوەی لە ڕابردوودا بێئومێد بووە لەوەی کە خیتابێکی یەکگرتوو نەبووە و پەرلەمانتارەکان لە عێراقدا با بڵێن هەر یەکە ڕایەکی جیاوازیانە بەنە حزب ڕایەکی جیاوازیانە یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ بوونە، پارتی دیموکرات لەوێ بوو، حزبەکانی دیکەش لەوێ بوونە و گۆڕانیش لەوێ بووە، بەڵام ئێمە لێمان دیار بوو کە هەمویان یەکگرتوو نەبوون لەسەر زۆربەی بابەتەکان. بۆ نمونە وەکو برادەرەش باسی کرد ئەگەر وەزیرێک دەهێنن لەسەر گەندەڵی سزای دەدەن، ئەگەر وەزیرێک دەهێنن کوردە و لەسەر دزی دەیانەوێت دەری بکەن خەبەر دەنێرن بۆ پەرلەمانتارەکان کە نابێ دەنجی لەسەر بدەن. بەڕاستی ئەوە شتێکی ناڕەوایە و ناحەقی بەرامبەر بە هەموو ملەتی عێراق دەکرێت، نەک بەرامبەر بە تەنها بە عێراق. بۆ نمونە ئەو وەزیرەی کە با بڵێن هیچێک لە وەزیرەکان لەسەر لیستی پارتی بووە کە لەسەر دزی و گەندەڵی دەرکراوە، هیچێک لە ئەندام پەرلەمانە پارتیەکان بەشی ئەو ئازایەتیان تێدا نەبووە بڵێن ئێمە لەبەر ئەوەی ئەو پیاوە لەسەر گەندەڵی دەرکراوە بە بەڵێ دەنگ دەدەین، بۆچی سزای نادەن؟ باشە ئەمەی کە وەزیرێک کەم تەرخەم بوو بێت سزا بدرێت لە ناو پەرلەمانەوە باشە، بەڵام ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان کاری بۆەوە کردووە کە وەزیرە گەندەڵەکانی دیکەش کاری کردووە ڕۆژێک لە ڕۆژان بۆ ئەوەی وەزیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێنێتە ناو پەرلەمان پێی بڵێ بێزەحمەد مەتاری نەجەف لە دەستی کێیە؟ چیەتە عێراقەوە لە ڕێگەی و مەتارەوە بۆ نمونە ئەمەش کەم تەرخەمی نییە؟ ئەوە کەم تەرخەمی یان ئێمار بۆ یەکتر فێری نەخێر، ئەوە کەم تەرخەمی نییە، ئەوە کەم تەرخەمیەکە لێرە لەوە دروست دەبێت کە تۆ کە پرۆژەیەکت هەیە یان با بڵێن کەسێکت هەیە دەتەوێت سزای بدەیت لە پەرلەمان یان لەکرسینەوە لەگەڵ بکەیت بێگومان سەرۆکایەتی پەرلەمان ڕۆڵی سەرۆک کۆمار چییە؟ لە ڕابردوودا ڕۆڵی سەرۆک کۆمار با بڵێن ڕۆڵی خوا لێ خۆشبوو مامزەلال ئەوە دیارە کە ڕۆڵێکی زۆر کاریگەر و لە دوای جەنابی سەرۆک مامزەلال ڕۆڵێکی کاریگەر و لە بەرچاو بووە ئێمە ناتوانین ئەوە لە بەرچاو نەگرین هەتا ئەو دوایانە کە لە ڕیفراندۆمە ئێمە هەموو شتێکمان لە دەستدا و هاتینەوە سەر سفر ئەوە دیارەکە چ ڕۆڵێکی هەبووە و دیارەکە ئەوەی بەدەست هاتووە لەسەر دەستی ئەو لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتایبەتی لە دوای جەنابی سەرۆک مامزەلال هیچی کردووە پۆستی سەرۆک کۆمار بڵێ پۆستی سەرۆک کۆمار لە عێراقدا پۆستێکی سیادی و گرنگ بووە بەپێی دەستور چەند با بڵێن دەسەڵاتێکی بۆ دیاری کراوە و چەند جاریش لە پەرلەمان بۆ نمونە ئەگەر یاسایەکی نامۆدیژی کورد دەبێت ئەو مافەی هەبوو حەقی ڤیتۆ بەکار بهێنرێت. بەڵام نمونە هەیە لە پرۆژە یاسایی بودجە گرنگتر کە پەسەند کرا جەنابی دکتۆر فواد ماسووم تانەی لێدا و محکەمەی فیدرالی پێی تۆ بۆ نیەتان. بەڵێ ئەنجا ئەم دەمەوێت باسی ئەوە بکەم خۆی لە دەستوردا کە نووسرابەوە تەنها بۆ جارێک با بڵێن لە یەک خولدا سەرۆکی کۆمار بۆی هەبوو حەقی ڤیتۆ بەکار بهێنرێت. دوای ئەوە بڵێ بۆی نەبووە کە با بڵێن لێرە دەبووە محکەمەی دەستوری عێراق و هەروەها محکەمەی عولیا لە عێراق کورد کوتلەی کوردی لەوێ پشتی بەوە ببەستا باە زیاتر. سپاس دەکەم.
من دەمەوێت مداخلە لەسەر ئەو لێدوانانەی ئەو بەڕێزانش بکەم ئەوەی کە بڵێن باسی یەکگرتن و نەگرتنی خیتابی سیاسی کوردی کرد لە بەغدا ئەو ڕاست دەکات ئێمە تا ئێستا خەڵکمان بێئومێد کردووە خەڵک بێئومێد بووە لەوە هەموو پارتە سیاسیەکان کەم تەرخەمن لەوە هەموو پارتە سیاسیەکان کەم تەرخەمن لەوە کە خیتابێکی سیاسی یەکگرتویان زەمان چییە جەنابی شت بڕۆی دوای 4 ساڵی تر دیسان پێت بەمە تۆمەتبار ناکرێت کە یەکریز نەبوو من نازانم زەمان من دەتوانم زەمانی ئەوە بدەم کە هەر شتێک لە بەرژەوەندی نەتەوەی کورد بێت من داکۆچی لێ دەکەم و دیفاعی لێ دەکەم بەڵام کە شتێک لە بەرژەوەندی ملت دانەبێت من ناتوانم ئەوانی تروایان نەکردوانی پێشەوە هەموو ئەوانەی تریش وایان کردووە بە جۆرێک لە جۆرەکەواتە نەتیجە چی بووە نەتیجە ئەوە بۆ کە ئێمە کێشە ناوخۆیەکان تۆ نەفسی ئەوانەکەیتەوە کێشە ناوخۆیەکان زۆر زەق بوونە کە ئێستا ئێمە لە ناو کێشەیانین کە جەناب دەچیتە پەرلەمان ئێمە لە کێشەیەکی ناوخۆی زۆر گەورەتر داین لەوانەیە بێجگەلەوە کە هەر کەسێک هەڵدەستێتەوە و دادەنیشێتەوە باسی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەکات من پێم وایە ئەوە شتێکی زۆر نامەنطقیە و قسە لەبەرەوەی لە 16 ئۆکتۆبەردا هیچ شتێک ڕووی نەداوە لە 16 ئۆکتۆبەردا تەنها ڕێگری لەوە کراوە کە کۆمەڵی خەڵکی دیکە بە کوشتن بدرێت و بەداخی شەوەی کە لەم ڕۆژەدا یعنی لە 16 ئۆکتۆبەر لە کەرکووک و خورمات و خانەقین هیچ ڕووی نەداوە ئەوە دەرەنجامی هەموو ئەو غەڵەتانە بوون کە لە سیاسەتی کورد بکوژرێ و پێشمەرگە شەید بکرێت دەرەنجامی غەڵەت بێت واسایی بێ ئەوە هیچ ئاسایی نییە کە خەڵک بکوژرێت تۆوتت لە 16 ئۆکتۆبەر هیچ ڕووی نەداوە ئەوە ڕووی نەداوە کە بە خیانەت دابدرێت و بە نقطەی ضعف دابدرێت و بیڵێک لە 16 ئۆکتۆبەردا کێ بە خیانەت ناویە ئەوە تا ئەو برادەرە بۆن بۆ بە خیانەت 16 ئۆکتۆبەر من نەبوو باسی ئەو باسی ئەوەی کە مداخلەکەی کرد لە ئێوە کێتان ئێوە چیڵن لەو بارەیەوە من باسی ئەو کەسم کرد کە لە ناوبڕەکە بەشداری کرد ئەوش ئاماژەی پێدا قسەکانم کات زۆر کۆتایی من قسەکانم دوو دقە کات بەسەر کاتە بڵێن ئەمانە هەڵی ڕیفراندۆمە هەڵی با بڵێن 16 ئۆکتۆبەر دەرەنجام سەرکردایەتیان کرد غەڵەتتان کرد بەڵێ غەڵەتیان خاتون دەڵێ ئەنجامی غەڵەتە ئەنجامی 16 ئۆکتۆبر ئەنجامی غەڵەتە غەڵەت کەواتە ریفراندۆم غەڵەتە من لێرەوە دەیلێم و بە خەرچی هەموو کوردستانی دەڵێم ئەگەر ریفراندۆم غەڵەتە بابێن محاسبەمان کەن ئێمە بۆ ریفراندۆم بۆ غەڵەتە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو هێزیەوە لە ناو ریفراندۆم بوو کاک مەسعود بارزانی چوە سلێمانی بۆ بانگەشت جەنابی ئێرۆخان لە تەنیشتی دانیشت لەبەرەوەی مەسعود بارزانی گەورەترین کارتی کوردی سوتاند ئەویش ئەوە بوو کە هات مجازەفەی ئێوە وەکو یەکێتی بۆ پشتگیریتان کرد بە دەوڵەت بوونەوە نیشتیمانی کورد مەسعود بارزانی گەورەترین سەروەری نواندە بۆ میلەتی کورد لە 100 ساڵی ڕابردوو ئەی خۆ ریفراندۆم بۆ چییە ریفراندۆم یەکێکە لە گەورەترین سەروەری نواند جەنابی سەرۆک بارزانی کە ریفراندۆمی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ریفراندۆمتان پێ غەڵەتە بنیەی تهدید نییە وەڵامی پرسیارەکەم بیت وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ریفراندۆمتان پێ غەڵەتە خودی ریفراندۆم ئەوەی لە 25 ئەوەی لە 25 کرا هیچ ئەساسێکی نەبوو هیچ بۆ لە ناوی بوون هیچ بنەمایەکی شەرعی بۆ لە ناوی بوون تۆ تەمسیلی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە یەکێت دەنگدەرانی یەکێتی دەگرێت جەماوەر و قاعدەی یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم بەڵام هەمومان هاوڕان لەسەر ئەوەی دەخان تۆڵی باسی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی 162 کەم لیستی 162 ئەگەر لەلایەن سەرکردایەتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئۆکەی لەسەر جەنابەت نەدرابێ ناتوانی کاندیدی کەواتە تۆ ئەوەی ئەوان کردیەوە بە غەڵەت هێزانی ئەوەی ئەوان کردویانە دەرەنجامی ئەو غەڵەتانە بوون کە وەڵامی من نادیتەوە بەڵێ من وەڵامم دایەوە ئێوە دەبێت ئەوەی لە 25 ئەیلول کرا ڕیفراندۆم غەڵەت بوو وەکو یەکێتی باشە با ئێمە باسی ڕیفراندۆمەکە لەولاوەدانێ جارێ پێشەکی بەرچاوڕوونیەکت بدەمێ مامۆستا بەڵێ ببوورە کاتەکەتان زۆر بەسەریا ڕۆژ مامۆستا گەوەر ببوورە درەنگاتمەوە لای جەنابەت ئێوە وەکو پێکاتەکەی خۆتان یعنی پێتان وایە کورد بەرامبەر بەغدا کاتی فشاری بەدەستەوە ماوە لەم خولەی کە دێت و بەرەو ڕوویەچین بەسەراحەت بۆ بڵێن کە ئەوە ئەمە منافەسەمان لەسەر کۆتەیە و پێنج مەقعدەی کە کاندیدی لیستی ئەنجومەنی گەلی کلدانی سریانی ئاشووریمە ئەمە منافەسەمان لەسەر کۆتایەکەیە لەسەر لیستی هیچ حزبە کوردستانیەکان نیمە ئەوانیش طبعا هەمویان خەباتیان هەیە و هەمویان بە چاوێکی گەورە تەماشایان دەکەن ئەگەر یەک ڕێزی لە بۆ هەموو لایەک باشە نەک لە بۆ کورد ئەگەر ئەمە تەماشای خۆمان بکەین ئەگەرەمە باسی خۆمان زیاتر دەکەم لەوەی کەوا باسی برادەرانی کوردەکان بکەم چونکە ئێمەش کێشەی خۆمان هەیە لە پەرلەمان و ئێمەش مافمان هەیە دەمان هەیە با بڵێن لە دستور بنووسرێتن و معاملەی پێ بکرێتن لەگەڵ دەستور تعدیل بکرێتەوە هەندێک مواد هەیە هەندێک فقرات هەیە دژی معتەقەداتی ئێمە دژی دیانەتمان با بڵێن هەیە لە ناو دەستور ئەوانە
ئەگەر لە غوژ نەکرن تعدیلیش نەکرن با تایبەتمەندێکی بۆ ئێمە دابنێن بە غەیری مسلمانەکان یعنی ئێمە ئەو مشکلەمان هەیە ڕاستە کورد مشکلەی دەگەر بەغدایە ئێمە مشکلەکەمان احتیمالە زۆر گەورەترە برادرانی کورد احتیمالە نسبەتیان لەمە زیاترە ئێمە هەموو کۆتا 5 مەقعدمان هەیە بەو 5 مەقعدە من قەت بڕوا ناکەم ئەگەر برادرانی کورد بە 6 کورسی نەتوانن هیز بکەن ئەمە بە 5 کورسی بتوانین هیز بکەین ئەگەر بینە سەر حقیقت ئێمە مشکلەمان ئەوەیە ڕاستە و 5 کورسیە بۆ مەسیحیان بۆ کلدانی سریانی ئاشووریدانرایە بەڵام ئەو مەقعدانە بابرێن سوۆڕینە کارتۆنینە یعنی هیچ قسەیان وەرناگیرێ یعنی با بڵێن زۆر مافمان دەخورێ ئەگەر بڵێنیش مافمان بینەوە کارتی فشار لە عێراقی دوای هەڵبژاردن هیچ کارتێک هەیە زەختی پێ بکرێت یاخود ئەگەر هەش بێت سوودی نییە کارتەکە ئەوەیە دستور بیکەینە سەروەری یاسا معاملە بە دستور بکەین یاساش بیکەینە سەروەر نەک هەر کەس و بێتن بە کەیفی خۆی مادەیەک لە دەستور تەطبیق بکاتن دەرحەقی ئێستا واکراوە بەڵێ وا دەکرێتن لە بیدایەتی معاملە بە دستور بە تەواوی نەکرایتەوە با بڵێن ئەگەر معاملە بە دستور بە تەواوی کرابە ڕۆژی عێراق نەدەگەیشتە ئەو ڕۆژە نا کوردستان ئەوها وای بەسەردەهات نەش عێراق وای بەسەردات نەش ئێمە دەربەدەر دەکراین و ماڵ و سامانمان دەفەوتە دەبوایە ینی ئەگەر هەر کەسێک بێتن لە هەر کاملایەک بێتن هەندێک هەموو ئەندامی پەرلەمانەکان لە هەموو لایەکان داواکاریمەوە هەندێک عقلەکەی زیاتر بیکاتەوە تەماشای نەکاتن لە مانزوورەکی شخصی وەکو ئەو برادە ئەو هاوڵاتیانە قسەیان کرد بەس بۆ امتیازات بچیتن و چ دەبی با ببیتن ئەوانیش نسبەت لە عێراقی لە عێراقی دوای هەڵبژاردن پێتان وایە ئەو عقلیەتی حکومی عێراقەکات بڕوای بە جێبەجێکردنی دەستور دەبێت یان هەیە بێ وابێ ئەوە ئەتیما سەر خەڵک دەکات چێ هەڵدەبژێری بۆ کاملا دەڕواتە ڕاستە ئێمە عێراق وایان کرد دابەشیان کرد مالەسەر دابەشیان کرد ملەتەکە هەندێک ئەفکار و بیر و ڕای لەناو بەزەگەر دەرفەتەکەم بدێ ملەتەکە وایان لێ کرد زیایان کرد ئەوە کوردە ئەوە عەرەبە ئەوە مەسیحیە ئەوە موسلمە ئەوە سنەیە ئەوە شیعەیە هەر کەس وایان کرد لە تاکەکان لە فەردی عێراقی وایان کرد ئەو بیر و ڕایە لەناو سەری بچەسپێنن ئەوە بابرێن کاریفەیە نەک لە بۆ ئەوڕۆی عێراق بەڵکو لە بۆ مستەقبەلی عێراقیش کە ئەوە ئەگەر ئەوشتە ئەو هەبڕواتن عێراقەکە دەستمان داوە وڵاتەکەمان لە دەست بڵێ سوپاس دەکەم مامۆستا ئازاد جەنابتان کاندیدی هاوپەیمانین چۆن ئەڕوانە هاتنی عەبادی بۆ سلێمانی و بۆ هەولێر و قسە لەسەر ئەوە هەیە ئێستاکە چوونی بۆ دهۆک دواخستووە و دیار نییە کەی ئەڕوات ئەمە هەنگاوێکی ئاساییە یان پەیامی لە پشتەوەیە خۆی کاک یادگار حەز دەکەم شتێک باسکەم لە مناقەشە و مجادلەی ئەو دوو بەڕێزە یعنی بەڕاستی شتێکم بیر هاتەوە خەڵکی کوردستان زۆر بێتاقەتە لە حزبایەتی خەڵکی کوردستان زۆر بێتاقەتە لە مزایەدا پێم خۆشە بە ئینسافەوە شتێک بڵێم بەبێ ئەوەی بانگەشەبی لە بۆ هەڵبژاردن والله نازام چ مزایەتەکەم کردی نەمان گوتیە ئەوەندا ئاسڵ چ مزایەتەکەم کردی بەس دەبووم بڵێ یەک نوقتەم بڵێ هەموو ناوی شخصەکەم مینابێ بمبەخشە خاتونی بەڕێز حەز دەکەم بزانی هەردوو حزبی دەسەڵات ئەمە هاتینە ناو گۆڕەپان نەدەترسین نەشەرم دەکەین هەردوو حزبی دەسەڵات بەداخەوە لە بەتاڵان بردننی سەروەتی ئەم وڵاتە کۆکن بەڵام لە شکستەکان تۆمەت بەشدار بووە لە بەتاڵان بردەکانەوە خاتونی بەڕێز هەز لەم ڕاگرا هەستم لێ دڕات گرتیا خەڵک بێتاقەتە کاک بووشەوە خەڵک ژیانی دەوێ خەڵک بژێوی دەوێ ئەوانی زایەداکەن یەکێتی پارتی ئەوە کەیفە خۆیتیان واسی خۆم دەکەم بەڵام مزایەدەیە دەزانی ناحەقیان ناگرم کەسی بەڕێزن بەڵام لە بیئەچی وا پەروەردەکرانە بە مزایەدە نەبی ناتوانن ئێوە لە چ بیئەیە گەورە بوو ئێمە لە بیئەچی گەورە بووینە کەوا ینی لە شارێکی ترەوە لە بیئەیەکی تر کە دکتۆر بەرهەم یەکێتی نەبوو مزایەدە نەبوو ئێستا کە یەکێتی بوو هیچ مزایەدەیەک نەبوو دەزانی دکتۆر بەرهەم لە یەکێتی کشاوە ئێستاش نازانم دکتۆر بەرهەم یەکێتی یان یەکێتی نییە نەخێر یەکێتی نییە دکتۆر بەرهەم ماڵێکی
ڕۆڵێکی زۆر جوان و پوختی لە بۆ خۆی دروست کردووە لە کەسانی تەکنۆقرات لە کەسانی بێلان لە کەسانی بەتوانە لە کەسانێکەوە لە ناخی خەڵکی هەڵقوڵاو بن خەڵک بێزارە خەڵک موسەی دەوێت خەڵک سەروەری دەوێت خەڵک تیمەکی یەکویستی دەوێت سبەی ڕۆژێت و بێ لە تەنیشتم بی بچینە بەغدایە ئەگەر حزبایەتی بکەی کو دەتوانی دەستکەوت پەیدا بکەی کو دەتوانی دەستکەوت بگەڕێنەوە لە بۆ کوردستان بەڕێزەکەی تازە لە بیدایەتەوە مزایدەوەی موچە و قوت بوجەم بوێ من کەرامەت و شەرەف و ئیرادەی خۆم واللهی کەرامەت ئێمە پێم وایە سێ حکوومەتی عێراقی تەشکیل کرا بەبێ کورد تەشکیل نەکرا سەرۆک وەزیرانی بەغدا لەسەر داوای کورد لادرا چێ کەرامەتی کوردی هێشتا ئاوێشتە ژێر پرسیار ئەو پرسیاری لە بەڕێزت دەکەم دەزانی یعنی دەزانی بمبەخشە لێ نەهاتووی ئەو سەرکردانە بۆیان کرد دکتۆر بەرهەمی شتێک بوو لەوانەیە کە لە ناو دکتۆر بەرهەم بە شانازیەوە پێ دەڵێم 2 ساڵی سەرۆک وەزیرانی دکتۆر بەرهەم مقارنە بکە لەگە 26 ساڵی ئەو حکوومەتەی بە ئینسافەوە بڕ کاگازات قسەمان لەسەر ئینسافەوە کاگازات تکایە ئێمە بۆ بژاردننی هێرێمی کوردستان هەنگاو نانێن مامۆستا پوشۆ خۆمان کاگازات یەکشت ڕوون نییە بەڵام ئەوە بەڕێزان کاگازات ئێمە بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان هەنگاو نانێن بەخەتۆواڵێ مامۆستا پوشۆ بە یارمەتیتان تکایە بەڕێزان احترامی بینەرەکانتان بگرن احترامی بینەرەکانتان بگرن ئێمە بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان هەنگاو نانین تا باسی ئەوە بکەیت جەنابی کاک دکتۆر بەرهەم لێرە 2 ساڵی سەرۆک وەزیرانیان چی ئێمە باسی بەغداکەین ئەوان قسەیان لەسەر ئەوەیە ئەڵێ ئەویش لە دەسەڵات بۆ لە بەغدا عەزیزەکەم یەکشت با پێ بڵێم ئێمە باسی وەی دەکەین کە بانگەشە بکەین لە بۆ یەک ریزی لە بۆ بەغدا بەڵام ئەو بەڕێزانە دەمێکە مناقەشەیتیان لەسەر تۆمەت بەخشینەوە بە یەکتر بەداخەوە من پێم ناخۆشە لەبەرەوە نازام خوشی من مەجای تومدا ئەتوش مەجای میدەم قسەی کاتەکەشت کۆتاییاتۆ قسەکەت چ بکەم کە لێ لەگەڕێ قسەی بڕیکەرەوە ئەمن حەزم لەو دەنگ بەرزکردنەوەی نیە بەڵام مەجال نادەی ئێمە دەڵێن ئەگە تیمێکی یەکگرتو نەبین تیمێک نەبین کە خاک و میلەتی خۆمان خۆش نەوێ هەوڵ نەدەین بۆ جێرانەوەی مافە شایستە داراییەکانمان مافەکانی کورد جێبەجێکردنی مادەی 140 ئەخر بەو گلەی یانە 1000 ساڵیت کە لە بەغدا بین هەر باش کوردەکانی خۆتە بیر نەچێتەوە با مامۆستا شتێکانی تە دێمەلات دەرخست و کاکە دەرەنجامی نەعەدالەتی و ناشەفافی کاکە ئێمە داوای یەک ریزیەکەین داوای یەک ریزیەکەین لە بەغا کاکە نەمانوە تۆ وەرە داوای یەک ریزیەکەین لە ناو هەرێمی کوردستان ئێوە چوت بە تەنها لیستێکتان ئیعلان کرد و نازانم لە چی ئەلانمان کرد نازانم لە چێ داوا خۆتان پرسن ئێمە دەرەنجامی کاک بەرهەم لە ناو خودی هەموو مەوزوعەکانە لە بیدایەتەوە تا ئاخیریەوە خۆی لە هەموو کەم و کوڕیەکان بەشدارە تاکو ئێستاش من نازانم دکتۆر بەرهەم لە ناو یەکێتی ماوە یاخود حیزبێکی ئیعلان کردووە یاخود نازانم من تێناکەم حەز دەکەم یەکشت با پێ بڵێم کاک دکتۆر بەرهەم نە لە فرۆشتنی نەوت بەشدارە نە لە تاڵانکردنی قوتی خەڵکی بەشدارە نەوتی خەڵکی بەشدارە نە لە فرۆشتنی خاک بەشدارە نە لە 16 ئۆکتۆبەر بەشدارە نە لە سوێکی ئاب بەشدارە یعنی لە چ بەشداربی بەس حەز دەکەم پێم بڵێ لە چ بەشداربی کوردەخان لە چی بەشدار بووە گەورەترین دەسەڵاتی هەبووە لە ناویەکێتی جێگری خوالی خۆش بوو مامجەلال بووە دەیتوانی ئەو کاتەی کە ئەو خەلەلانەی دەدیت ئەو هەموو نەعەدالەتیانەی دەدیت ئەلەوێ راپۆرتێک بنووسێت و بڵێ ئەوە هەموو خەلەلەکان لە ناویەکێتی هەیە ئەڵێ ئێمە جیاواز دەبین کوردەخان یەکشت لە بۆ بڵێم زۆر دەبوو ناڵم یەکشت کاتێک کە دکتۆر بەرهەم بەڕێز کاکتۆر بەرهەم کە بووە سەرۆک وەزیران هەموومانجێ پارتی و یەکێتی 35 میلیۆن دۆلاریان لە حکوومەت وەردەگرت نازام لە بریتی بەتەنێک بۆ قبوڵی کرد بەتەنێک کاک دکتۆر بەرهەم هەوڵیدا قبوڵی نەکرد بەتەنێ هەوڵیدا کردیە 4 میلیۆن 62 میلیۆن دۆلاری حکوومەت مامۆستا پوشۆ قسەکان یعنی ئەڵێ ئێمە جیاواز ئەبین ئێمە وەکو ئەم حزبانە نابین ئێمە وەکو کوردەخان و مامۆستا پوشۆ تۆمەت بە یەک نابەخشینەوە ئەمە قسەی من نییە ئەو کاک ئازاد واڵێ ئەڵێ ئێمە بچین ئەزمونێکی تەواو جیاواز پێشکەشەکەین قوربان 8 ساڵ پێش ئێستا خەڵکانێکی تریش هەر بە هەمان شێوە لە یەکێتی جودابوونەوە هەمان سیاست و هەمان قسە و هەمان بابەتیان ئەوڕژان زۆر دیموکراسی بوونی یەکێتی دەردەخە بەڵام دیموکراسی دەتوانێت حزب لێ ئەنجام بێتەوە دەتوانێت بەڵام واقعەکە شتێکە ئەوە لایەنی قووەتە لە یەکێتی نازانم ئەمن پێم نەتیجەکەی لەلایەنە قووەتەکانی یەکێتی ئەوەیە دایان حزبی دیکەشی لێ جابێتەوە ئێمە حساب کەس تیرۆر ناکات لەسەر جیابوون ئێمە حساب لەگەڵ ئەنجامەکەیەکەین دوای 9 ساڵ 8 ساڵ
دروستبوونی گۆڕان و چی بەچی کرد و چی بۆ میلەت کرد و چی لە دوای خۆی بەجێهێشت. مامۆستا پشۆ قسەکانمان با بەرینەوە برادرانی هاوپەیمانانیش هەر بە هەمان شێوە قسەمان لەسەر چوونە بۆ بەغدا بە هەمان شێوە ئێمە لێرەوە من لە سەرەتای بەرنامەکە هیوامە خواست کەوا نەگەینە ئەو مستەوایە کە ئەم بابەتانە بورژێنین. بەڵام وا دیارە ناتەبایی بینی کورد بەردەوامە بێ. چیمان لێ دێت چیتر لە دەست ئەدەین چی ماوە لە دەستی بدەین زۆر بەکورد هەمومان لە دەستدا بوو کاک یادگار ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان لە پردێ و لە سحێلا و لە زومار نەبایە ئێستا من و تۆ لە شەقڵاوە نەمانتوانی ئەو بەرنامە ئەنجام بدەین. هەمومان لە دەستدا بۆ لە دەستماندا ئەو نیوەیی کە لە دەستماندا ئەوەی لە دەستماندا لە دەرەنجامی هەڵوێستی لیانە سیاسەکانی کووردە بە تایبەتیش خیانەتی 16 ئۆکتۆبەر ئەو خوشکە بەڕێزە زۆر بە سادەیی باسی 16 ئۆکتۆبەرەکە کە دەرێ لە ئەنجامی غەڵەتی ڕیفراندۆمەوە بووە. ئەو هەژمونێکە ئەگەر خیانەتی ئەو برادرانە نەبووایە هەرگیز عەبادی و هێزی عێراقی ئەو جورئەتەی نەدەکرد بێتە سەر. پێم وایە ئەوە زۆر کارەساتە ئینسان هەست درک بەوە نەکە بگرێت. وەڵامی پرسیارەکەی من بەرەوە کوردەخان هاتنی عەبادی هیچ پەیامێکی لە پشتەوە خوێندنەوە پێش هەموو شتێک با ئەوە بڵێن لە سلێمانی بەردباران کرا و ڕەجم کرا و جوتیارەکان هەمووی ڕاکشابوون بەوەی بەسەریاندا بڕوات و لە ناحەقیان قبوڵ نەکرد. لێرە فەرشی سووری بۆ ڕادەخرێت داوای دەوڵەت دەکەن و فەرشی سوور بۆ دوژمن ڕادەخەن داوای دەوڵەت دەکەن و بنیەی تەحتینیە داوای دەوڵەت دەکەن و لە سلێمانیش بە زۆر خەڵبراوە و خوێندکاری داخلی براوە و لەوێ ڕاگیراوە بۆەوەی پێشوازی لێ بکەن لە کەناڵەکانەوە وتیان ئێمە بە زۆر براوین هەنێکیان وتی ئێمە لە بری پارەیە کاتوین لەسەر ئاستی محافەزە پێشوازی کەواتە هیچ پەیامێکی لە پشتەوە نییە ئەوەی عەبادی پەیامی زۆری لێرە لە پشت من نازانم ئەو بۆچی پەیامێک کاتویان بۆچی نهاتوە دەنگ بۆ لیستەکەی کۆ دەکاتویان کۆ ناکاتەوە لە کۆتاییدا بۆ ڕاخرا لە هەولێر فەرشی سووری بۆ ڕاخراوە بەڵێ بینیم لە ڕسمەکان بینیم لە فەیسبوک بینیم و هەموو ئەو تەنازولاتانەی کە پارتیش دەیکات ئێمەش وێنەکان هی ئەمڕۆ بوون بۆ هی ئەمڕۆ نەبوون هی ئەمڕۆ بوون کە عەبادی لێرە لەسەر بەرزترین مستەوا پێشوازی لێکرد خاتونجان فەرشی سووری چی و فەرشی سووری بۆ ڕادەخەن پارتی ئەوە زۆر ئاساییە بەلایەنەوە نیوەی دەوڵەتەکە دەدۆڕێنن هەمووی ئاساییە بەلایەنەوە خەڵک تیرۆر دەکەن وڵات 16 ئۆکتۆبەر بەدەری خست چێ نیوەی وڵاتی فرۆشت خیانەتی کرد و چێ پاراستی دیارە وازەحە سپاسانەکەم باشمە لای مامۆستا گەوهەر کاتی مامۆستا گەوهەرە کوردەخان کاتت تەواو بوو بەڵام واقع سەلماندی کەواتە دیفاعی کرد و چێ خیانەتی کاتی مامۆستا گەوهەر کوردەخان مامۆستا گەوهەر لێرە بەرامبەرتان وەستاوە ئەویش ئێوێ کاتیە بێ قسەی خۆی بکات پێتان وایە بە گۆڕینی سەرۆکوەزیران لە عێراق مافەکانی ئێوە دەستەبەر ئەبێت یان کێشەکە کێشەیەکی ترە؟ ئەمە پرسیارێکی زۆر جوانە ئێمە مافمان ناتوانین بچەسپێنین بە گۆڕینی کەسێک بە کەسێکی تر نفسی بیرروڕای و نفسی تەعاملی هەبی دەگەر ملەتمان ئێمە دەمان هەوێ یاسا سەروەربی کە یاسا سەروەر بوو ئێمە لە خۆمان ناترسێن مافەکەمە پارێزراو دەبن یعنی ئەگەر ئێمە مەثەڵەن دەچن کەنیسەیەک دەتەقینن یان هاوڵاتیەکی مەسیحی یان قەسێکی اختتاف دەکەن بە درندانە دەیکوژن ئەگەر تاقیبێک بکرێتن ئەگەر محاسبەك بکرێتن ئەگەر یاسا سەروەر بیتن ئەو زەلامە بگرن هەنجینێکە کە مەسیحی من ناترسێم لەوە لە عێراق دەژیم بەڵام چ فایدەی هەیە ئەگەر ئەوە بەوەی ئەنگۆری و هیچ زراعات نەبیتن چی ڕێگری سەرەکیە لەوەی ئێوە ناگەن بە مافەکانی خۆتان چی ڕێگرە ئاستەنگ چی شتێکەیەکە لە بەردەم حاجز بێت لە بەردەم مافەکانی یەکەم شت وەکو وتم یاسا و دستور کە معاملەی پێ ناکرێت دوام شت ئەو منافەسە و ئەو ملمانانە هەیە بە بینی کوتلە گەورەکان ئێمە بەنسبەتەوان ینی کوتلەی کچکەینە هەر بیانەوە نیان هەیە ئێمە فرامۆژ بۆ بەدەستێنانی مافەکانتان پێویستان بە پاڵپشتی فراکسیۆنە کوردستانیەکان هەیە ئێمە با ئەو خاڵش لە بۆ هەموو بینەران ڕوونکەمەوە خصوصن ئەوانی منافەسە لە سەرکۆتە دەکەن با سوبەی نەرێن تەحویری قسەکانم بکەن یان بەڕەنگە چی دیکە ئیستیغلالی بکەن لە بۆ مزایدات و ئەوەی خۆیان هەتا سەوتی بینن برێن فلان کەس تەبعێت خائینە یان تابعە ئێمە کە لیستی ئەنجومەنی گەلی کلدانی سریانی ئاشوری لیستەکی سەر بەخۆینە نابینە پاشکە و نابینە بەشەکە لە ململانێ لە بۆ زۆر سپاس دەکەم
بەڵام لە بۆ مافی ئەگەر لە بۆ مافی گەڵی خۆمان بزانین مافمان لە چێە ئەمە دەست درێژی دەکەن لە بۆ هەموو ئەو کەسانەی یارمەتیمان کوردەخان سەیری ئەو کامێرایە بکە و بە دەنگدەرەکەت بڵێ لەبەر ئەمە دەنگم پێ بدە زۆر بە کورتی من بەدیهێنەری مافەکانی ئێوە دەبم ئەگەر دەنگم پێ بدەن من بە هەموو شێوەیەک بە هەموو توانایەکم هەوڵ دەدەم مافە دەستوریەکانمان لە حکوومەتی بەغداد بەدەست بێنینەوە. مامۆستا پووشۆ بۆ دەنگت پێ بدەن. من داکۆ چیکارێکی سەرسەخت دەبم لە مافەکانی گەلی خۆم بۆ بەدیهێنانی ئاوات و ئامانجەکانی میلەتەکەم کاویش خۆی لەسەر بەخۆیدا دەبینێتەوە. مامۆستا ئازاد بۆ دەنگت پێ بدەن. من قوتابیەکی بەرهەمداری قوتابخانەی کردارم بەڵێن دەدەم ئەگەر دەنگم پێ بدەن بەڵێن دەدەم بە 1 ساڵ کێشەی موچە چاپ بکەم بەڵێن دەدەم بە 4 ساڵ قەرزی هەموو موچە خۆران بدەینەوە. مامۆستا گەوهر بۆ دەنگت پێ بدەن. هیوادارم دەنگ بە لیستی 111 بدەن لەبەرەوەی لیستەکە لیستی خزمەتە و کەوا ئەوە وا دەکاتن کە ئایندەمان دیار بکاتن و مافەکەمان بچەسپێنی لە ناو دستور. مامۆستا گەوهەری حەنان عەودیش کاندیدی ئەنجومەنی گەلی کلدانی سریانی ئاشووری لە هەولێر، مامۆستا ئازاد کەریم مەولود کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە هەولێر، کوردەی هاشم جیاز خات و کوردەی هاشم جیاز کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر، مامۆستا پووشۆ ئەحمەد لاوکە سورچی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر. سپاس بۆ هەمووتان بەو هیوای قسەکانتان مقنع بوو بێت توانی بێتی دەنگدەرەکانتان ڕازی بکە کە دەنگتان پێ بدەن. بەڵێ بینەرانی ئەزیز باسی هەڵبژاردن ئەم شەو لە شەقڵاوە کۆتایی هات، بەڵام لە شەوانی داهاتوو لە شارەکانی دیکەی کوردستانەوە بەردەوامە بین لەگەڵتان بۆ گواستنەوەی دەنگ و ڕەنگە جیاوازەکان بۆ ئەوەی بزانین تۆی دەنگدەر چیت دەوێت. سپاس بۆ تەواوی هاوکارانم لە شەقڵاوە لە هەولێر کە ئەرکیان کێشاوە، ڕێزیات گارفایەق و شوان شوانی پرۆدیوسەر و تەواوی هاوڕێیانم قبول بکەن تا باسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.